هەوڵ دەدەم لەوانەیە ینی بیرکردنەوەکە فکرەکانی چرکەمەوەی کە دەمێ ڕۆشنیکەمەوە هەرچەند دەزانم زیاتری دەوێت تا ڕۆشن بێتەوە مەسلەیە زیاتر و زیاتری دەوێت ینی خۆی مەسلەکە زۆر ئاڵۆزە و چەنەها قسەی لەسەر کراوە بیری زۆر لەبارەوە کراوەتەوە بەڵام هەمیشە بیرکردنەوەیەکی تازە لەم مەسلەیە زەرورە. یامە جارێ بزانین ئیرادە چۆن دەتوانین بە شکڵێکی ئەزمموی دەرکی پێ بکەین. ئێمە ئیرادەمان هەیە یانە جا ناسر نمونەیەکی زۆر بەسیط دێنێتەوە دەڵێ ئەم مەوزوعی جەبر و اختیارە شتێکی سیاسی بۆ کاتی خۆی دروستکراوە ئەوە نام مۆزوعی ئیرادە تۆ دەتوانیت لە بەسیترین شتا هەستی پێ بکەی لە ناوخۆتە. ئەو باسیەوە دەکات دەڵێ کەسێک لە شوێنێکی بەرزەوە خۆی دەخاتە خوارەوە لەگەڵەوەی کەسێک دەیخاتە خوارەوە ئەمە دوشتی جیاوازەوە ئەو مانەستی پێ دەگەین. لەوێ وەیە کە هەست بەمە دەکەین کاتێک کەسێک کە خۆی دەخاتە خوارەوە سەرکۆنەی کەسەکە دەکەین بەڵام یەکێک خستی خوارەوە ئەوە سەرکۆنەی کەسەکەی تریان دەکەین. لە من ئەمە زیاتر هەوڵ دەدەم دیارتری کەم چەند احتیمالمان هەیە بۆ ئەوی کەسێک لە ڕووداوێکی ئاوا ڕووبدا کەسێک لە شوێنێکی بەرزەوە بکەوێتە خوارەوە یا ئەوەیە کەسەکە خۆی دەخاتە خوارەوە ئەمە بە ئیرادەی خۆیەتی یا ئەوەیە یەکێک بە عەمدی دەیخاتە خوارەوە ئەوە ئیرادەی ئەو کەسەیە یا ئەوەیە خۆی دەکەوێتە خواری. لەوانەیە بڵێن چۆن خۆی دەکەوێتە خواری ئێوە زۆرتان بە شاخەکە سەرکەوتون و بەڵام پێتان لە بەردێک گیر بۆ و کەوتونەتە خوارێ یا لە هەر شوێنێک لە شوێنەکانەوە شتێکتان بەسەرا هاتووە کە ویستی خۆتانی تیا نەبووە. ئەمەی کە ویستی خۆمانی تیانە عادەتەن پێم وتومانە چییە؟ ئەوە مقەدەرە ڕووی داوە. یعنی چی؟ یعنی لەو شوێنە تۆ بە ویستی خۆت مشارەکەی ڕووداوەکە ناکا بەڵام کۆمەڵی ئەسبابی تر هەیە کە لە دەوروبەرەکە کۆ دەبنەوە ئەو ڕووداوە دروست دەکەن. کەواتە بوونی ئەم ڕووداوە دەتوانین بڵێن چییە؟ ویستێکی خوایە و لە ناو چایە؟ لە ناو پلانەکەیە. یعنی دەبێ هەر ئەمە ڕوو بدا. بەڵام تۆ ویستی تۆ مشارەکەی ڕوودانەکەی نەکردووە. یعنی چی؟ یعنی تۆ ویستوتە سەرکەوی بەسەر شاخەکە بەڵام ئەو هێزت پێچەوانەی ئەو ئاراستێ تۆ هێزت داوە بەخۆت بەرەو سەرکەوتن. ئەو ئەسبابانەی تر لە دەوروبەرەکە هەندیان ئاراستی هێزەکە چی دەکەن؟ لە جاتیەوەی بەرەو سەرەوەت بتبەن بەرەو خوارەوە خلۆرت دەکەنەوە. ئەمەیان دەڵێن چییە؟ کەسەکە ئەوە نییە خۆی خستوێتە خوارەوە دەڵێن کەسەکە کەوتە خوارەوە کەسەکە لەسەر شاخەکە کەوتە خوارەوە. وە کاتێک شتێک ئاوا دەبینین هیچ کەس نابینین کەسێک ئاوا دەکەوێتە خوارەوە دەڵێن کەوتە خوارەوە چونکە ئێمە حسابی ئەومان کردووە کە ئەم کەسە خۆی نایەوێ بکەوێتە خوارەوە. ئەی لەگەڵەوەشا خۆی نایەوێ کە چییە؟ کەوتۆتە خوارەوە. یعنی ڕووداوەکە بە ئیرادەی ئەو ڕووی نەداوە. ئیرادەیەکی تر هەیە فەرمانێکی تر هەیە کە ئەم فەرمانە بە کۆی ئەسبابەکانەوە ئەسبابەکان کۆ دەکاتەوە لەگەڵێک و ئەو ڕووداوە دروست دەکات. ئەم ڕووداوە کە ڕوودەدا ئێمە دەڵێن خۆی ڕوویداوە. یعنی چی؟ یعنی خەتای کەس نییە. ئەلێرا ئێمە کەس محکەمە ناکەین وە خەتای کەس ناگرین چونکە ئەوەی ئەو ئیرادەیە ئەو ویستەی کە لە پشت ئەم ڕووداوەوە هەیە ویستی کەسەکە نییە بەڵام ئەم ڕووداوە لەبەر ئەوەی ڕووی داوە کەواتە لە پلانەکە هەیە کەواتە ڕووداوێکە لە ویستی وە دیێنەری ئەم گردوونە و جوڵێنەرەتی بەرەو ئامانجەکەی خۆی و ئەم ڕووداوە دەبێ ئەم ڕووداوە لە ناو پلانە پێشینەکە هەیە. یعنی دەبێ ئەم ڕووداوە ڕوو بدا. ئەلێرە ئێمە دەزانین ئیرادەیەک لە ناو ئێمە هەیە و ئێمە دەمانەوێ شتێ بکەین و لە عینی کاتیشا توانای کردنی ئەو شتەمان هەیە بەڵام کاتێک شتەکە دەکەین چی لێ دەکەوێتەوە ئەوەی ڕوودەدا چییە ئێمە نایزانین. ئەو لێرا باسی عەزم و تەسمیم دەکا.
طبعا مۆزوعی تەسمیم گیریە ناسر زۆر دووبارەی دەکاتەوە و باسی دەکا. تەسمیم لێرە بەم معنای کە ناسر ئەلێرە بەکاری دێنێ. عەزم یانی ئەوەی کە تۆ ئیتر تەواو ئەوە دێگلا کردوێتەوە شتێک هەیە دەبێ بیکەیت. ئەی تەسمیم چییە؟ تەسمیم ئەوەیە کە بەرنامەدا دەنەی بۆ کردنی شتەکە. یعنی چی؟ یعنی ئیمکانیەتەکەت کە هەتە لە بەردەستایە کە ئەو کارەی پێ دەکرێ، هەموو ئیمکانیەتەکەت دەخەیتە کار بۆ کردنی شتەکە بۆەوەی ئەو شتە ڕوو بدە. یعنی ڕێگا بە ئیمکانیەتەکەت دەدەی بکەوێتە کار. ئەو کاتە شتەکە ڕوو دەدا یا ڕوونادا، تاوان لە دەرەوە کۆمەڵی ئەسبابەیە کە دەبنە ڕێگر لە بەردەمەوەی ئەمە ڕوو بدا یا ڕوونەدا یا ئاراستەی ڕووداوەکە بگۆڕێت. عەزم خۆ یەکلاکردنەوە و مستەڕبوونە لەسەر ئەوەی کە تۆ ئەو شتەی زانی وتە ڕاستە و چاکە بیکەیت. تەسمیم ئەوەیە هەرچیت پێویستە بۆ ئەوەی ئەو ڕووداوە بێتە ئاراوە لە ئیمکانێتی تو هەیە هەمووی دەخەیتە کار. تەبان دەبێ ئیمکانیەتی ئەوە هەبێ ئەو ڕووداوە ڕوو بدا، ئیمکانیەتەکەت لابێ. جا فەرمانەکە فەرمانێکی فەرمانە، ئەگەر ئیمکانیەتی ئەوە لا نەبێ ئەو فەرمانێکی وەهمیە. بەڵام ئەگەر لات بوو یانی چی؟ یعنی ئەو فەرمانێکی تەواوە. بۆچی؟ چونکە ئەگەر ئیمکانیت نەدرابێ بە کەسێک بۆ ئەوەی شتێک بکە، ئەو فەرمانە بەتاڵەکە بەو کەسە بکرێ بۆ شتێک کە ئیمکانیەتەکەی تیادا نەنراوە. یعنی ئەلێرا عەقڵ ڕەخنەی ئەوە دەکا کە شتێک ئیمکانیەتەکەی تیا نەبێ و داوای لێ بکرێکە و ئیمکانیەتی کردنی شتێکی تیا نەبێ و داوای لێ بکرێکە و شتە بکە. کەواتە کردنی شتەکە لەلایەکەوە ڕەبتە بە ئیمکانیەتەوە، ئیمکانیەتی کردنەکەەوە لەلایەکی ترەوە ڕەبتە بە ویستنەوە، دەتەوێ بیکەی و لەلایەکەوە ڕەبتە بە ئیمکانیەتی کردنەکەەوە. دەمەوێت بیکەم و دەتوانم بیکەم، دەبێ ئەم دوانە هەبن، دەمەوێت و دەتوانم. تاوان دەمەوێت دەبێ بزانم ئەگەر بەپێی بنەما ئەخلاقیەکە بیکەم دەبێ بزانم کە ئەمەی دەیکەم چاکە، نەک چاکە بۆ هیچ کەسێ لە مەسلحەتی هیچ کەسێکایە. ئەم دوو شتە لە یەک جاکەنەوە. شت دەیە چاکە و بەڵام لە مەسلحەتی خەڵکانیە. ئێستا بۆ ئەوەی ئێمە ئەم وەزعە چاکەین ڕاستی کەینەوە، ڕاستکردنەوەی لە مەسلحەتی کەسانیە. چونکە مەسلحەی هەمووی دەکەوێتە خەتەرەوە. بۆ نمونە بتەوێت تۆ قوتابخانەیەک لە قوتابخانەکان فعلەن بکەیتە قوتابخانەیەک بۆ پەروەردەکردن. تەلەبە شتیایە زەرەر دەکا، مامۆستا شتیایە زەرەر دەکا، چونکە مامۆستاکان دەبێ هەمووی فەسڵکەی، تەلەبەکانیش دەبێ هەموو فەسڵکەی. بۆچی؟ چونکە نە تەلەبەکە هاتووە بۆ ئەوەی پەروەردە بێ، نە مامۆستاکەش هاتووە بۆ ئەوەی پەروەردە بکە. هەدەفێکی تر هەیە لێرە. ئەی ئەو هەدەفەش بۆ ئەو هەدەفە هاتووە، ئەو کاتە هەدەفەکەی هەدەفێکی تر دانا، هەدەفەکەی تر لە مەسلحەتی وایە، ئەو کاتە دەبێت چی بکەی؟ لە مەسلحەتی هەر هەمووی دەدرێ. لەبەرەوە کاتە زروفێ ناگۆڕێەوە لە مەسلحەتی هەموویەتی لە ڕاستیان ناگۆڕێ و دەستکاری ناکرێەوە بەرەو چاکبوون نابرێت. لەبەر ئەوە ئەوەی چاکە یانی ئەوە ناکە لە مەسلحەتی منایە یا لە مەسلحەتی کۆمەلگایە یا لە مەسلحەتی هەمووانایە. دەکرێت چاک بێت و بەڵام زەرەر لە هەمووی بدا. کاتێک کە ئاوا سەیری دەکەین زەرەر لە هەمووی بدا. ئەوانەی کە بەپێی مەسلحەت بیر دەکەنەوە زەرەریان پێ دەکەوێت. کێ زەرەر ناکا لەوێ؟ ئەوەی بەپێی چاکە بیر دەکاتەوە، نەک بەپێی مەسلحەت. ئەلێرا دەبێ ئەمانە ڕەچاوکەین کە باسی فرمانێک دەکەین لە چاکەوە، فرمانێک بە چاکە. ئەم فرمانە زۆر زۆر جیاوازە لە فرمانێک کە بۆ مەسلحەتە، فرمانێک بۆ چێژە. ئەلێرا بزانین ئەمە
کە بۆ چاکەیە چۆن مەوزوعی قەدەرمان بۆ یەکلا دەکاتەوە یعنی ئەو ئیرادە ئینسانیە لەگەڵ ئیناندە کەونیەکە لێک دژەکەی تیا نایەڵێ کاتی ئێمە بە عەقڵی بیری لێ دەکەینەوە لێک دژە نامێنێ کاتێک ئێمە زانیمان بنەمای چاکە خۆیەتی مەسلحەت نییە کاتی ئەمە تێگەیشتین ئەو کاتەیتر شتانێک هەیە حەل دەبێت ئێستا بابینەوە سەرەوەی کە شتێک ئیمکانیەتێکی تایە و فرمانێکی شەیە ئەو ئیمکانیەتە بەرجەستەی دەکا و دەکاتە ڕووداوێک و ئینسان ئیرادەی هەیە دەتوانێت ئیمکانیەتی خۆی و شتەکانی دەوروبەریشی بخاتە کار بۆ ئەوەی ڕووداوێک دروست بێت ئێستا گەر سەیری گەردوون بکەین شتانێک ئەو بوونەوەرانەی کان هەر یەکە ئیمکانیەتی خۆی هەیە توانای خۆی هەیە ئەم توانایە دواتر دەبێتە کردار تواناکە تەحول دەکا بۆ کردار ئەوەی ئەرستۆ ناوی دەنێ وجود بالقوە و وجود بالفعل یعنی تواناکەی دەکەوێتە کارێکی دەبێتەوە تواناکە هەیە بەڵام دەکرێت هیچ تاکو کارێکی نەبووێتەوە لە ڕووداوێکە کارێکی دەبێتەوە ئەگەر ئیمکانیەتەکان تواناکان نەکەونە ناو کارکردنەوە ئەوە چی دەبێت گەردوون هەمووی ڕادەوەستێ کەواتە ئیمکانیەتێک کاتێ دەکەوێتە کار یەکسەر یاسای سەبەبیەت کارتێککردن و کارتێکران هەیە کارتێککردن و کارتێکران چییە ئەو شتەی کاری تێدەکرێت قابلیەتی ئەوەی تایە کە کاری تێ بکرێت ئەگەر قابلیەتەکەی تیانە بێکاری تێناکرێت بۆ نمونە قابلیەتی سووتان لە ناو ئاوە نییە کاتی ئەمە ئاگر دەنێن بە ئاوە و ئاوەکە ئەم ئاگرە وەرناگرێت تا بسووتێ یعنی قابلیەتی تیانە لە کاتێکە ئاگرەکە توانای سووتانەکەی تایە بەڵام ئەگەر ئەو ئاگرە بنێن بە بنزینێکەوە کە هەر وەکو ئاوەکە لە شکڵاوایە ئەوە چی دەکا لەبەرەوەی قابلیەتی سووتانی تایە ئاگرەکە وەردەگرێ و گڕدەگرێ کەواتە دووش دەیە لە کارتێکردن و کارتێکرانە یا کارتێککەر و کارتێکرا و ئەویش کارتێکردن یعنی توانە لە ناو کارتێکراوە پێی دەڵێن قابلیەت توانە لە ناو کارتێکەرا پێی دەڵێن توانە ئەم دوانە با لە لامان ڕوون بێ ئەگەر ئەم دوانە نەبن ئەو ڕووداوە ڕوونادا یعنی یاسا سەبەبیەت دیش ناکە بۆ نمونە تۆ دەتەوێت ئاو بسووتێنی ئاو دەسووتێ ئاگر دەگرێ ئەو ئاگر ناگرێت بۆچی چونکە ئاوەکە قابلیەتی وەرگرتنی ئەمەی نییە قابلیەتی تیانە شیانی ئەوەی تیانە بەڵام ئاگرەکە توانای چی تایە توانای سووتانەکەی تایە بەس ئەو توانای وەرگرتنەکەی نییە قابلیەت لە قبولەوە هاتووە ینی وەرگرتنی گەرماکە و ئینفعالکردن بۆ ئەوەی هەر شتێک ڕووبدا دەبێ ئەم کالێکە ڕووبدا لە بینی چیا لە بینی توانە و قابلیەتە ئەگەر بێت و ئەم کالێکە ڕوونەدا ئەو کاتە چیە هیچ ڕووداوێکمان نییە ڕووبدا کەواتە هەرچی ڕوودەدا بە یاسای چی ڕوودەدا یاسای کارتێککردن و کار تێکران یعنی یاسای سەبەبیەت و ئەم یاسایە جەبریە لە گەردوونە ئیش دەکا ئەگەر ئەم کارتێکردن و کارتێکرانە نەبێ ینی یەکێ کار لە شتێکی تر بکە ئەوش کاریگەریەکەی وەرگێت و ئەوە ڕوودا دروست نابێ یعنی ئاگر کەوتنەوە لە نزیکردنەوەی ئاگر لە ئاو دروست نابێت چونکەوە ئاوەکە قابلیەتی ئاگرگرتنەکەی تیانە ڕووداوەکەی تیانە بۆ ئەوەی ڕووداوێک دروست بێت دەبێت شتێک کار لە شتێک بکە شتەکەش کار لێکردنەکەی وەرگێ و کاتە ڕووداوێک دروست دەبێت بۆ ئەوەی جوڵەیەک دروست بێت دەبێت شتێکی جوڵا و بەر شتێکی وەستاو بکەوێ و وەستاوەکە جوڵەکەی لێ وەرگێتاوەکو خۆی بجوڵێتەوە ئەگەر ئەم شتە وەستاوە قابلیەتی وەرگرتنی جوڵەکەی نەبێ و شتە ڕووداوەکە ڕوونادا ئەم شتە بە وەستاوی دەمێنێتەوە هەر لەمەوەی ئەوەی کە نیوتن کە باسم کردەڵێ شتێک ئەگەر بە وەستایی هیچ جوڵێنەرێک نەی جوڵێنەوە هەر بە وەستاوی دەمێنێتەوە گەر لە جوڵەش دابوو جوڵێ بربەستێک نەی وەستێنەوە هەر لە جوڵا بەردەوام دەبێت ینی ڕوودا و ڕوونادا لەو حاڵەتە کەواتە بۆ هەر شتێک کە دەبێت ئەوەی کەوتمان ڕوو دەدات کەمە نەتیجەی کار لێکردنەکەیە دەبێت کارتێکەرێکی و کارتێکراوێکە بێت و دەبێت لە کالێکێکە کۆ ببنەوە تاوەکۆ ڕووداوە ڕووبدا باشە ئینسان تەبەن لە ناو گەردوونا کە سێری شتەکان دەکەین شتەکان ئیمکانیەتیان تایە بڕێ لەو ئیمکانیەتە لە کارایە بڕێکیشی لە کارە نییە بڕێکی کارا کراوە بڕێکی کارا نەکراوە بڕێکی هەر لەگەڵ دروستبوونیە
تواناکە چییە لە کارایە. بۆ نمونە کە خۆر دروستکراوە جوڵانەکە چیە وە لە کارایەتر، یعنی دروستکراوە لە ناو کارکردنایە و هێزێکیش نییە. فەرزە ئینسان ناتوانێت ئیرادەی ئەوەی نییە خۆر لە جوڵەکەی بوەستێنێ، ئەمە هەر ئیش دەکا. طبعا لە ناو بوونەوەرەکانە ئێستا بۆ نمونە بوونەوەرێکی وەک ئاسن وەر قورقشم وەک هەر شتێکی تر، ئەمانە کۆمەڵێ ئیمکانیەتیان تایە هیچ تاکو چالاک نەکراوە. ئیرادەیەکی دەوێت چالاکی کە، ئەو ئیرادە کێیە چالاکی دەکا؟ ئینسانە. طبعا ئێمە زۆر شتمان هەیە کە لە طەبیعەتان نین، ئینسان دروستی کردن. ئەو کامێرای بەردەممان ئەوە ئیمکانیەتی ناو ئەو مادەیەیە کە ئینسان ئیمکانیەتەکەی دۆزیوەتەوە و دواتر فۆرمی پێدا و ئەمە دەرچووە. ئەمە پێشتر ئەگەر سروش دەروازمان ئینسان لە ناو گەردوونە نەبووایە ئەم کامێرایە دروست نەدەبوو. ینی ئەو توانای دروستکردنە لە ناو شتەکانی تری جگە لە ئینسانە بوونی نییە بۆ دروستکردنی ئەو کامێرایە. کەواتە کۆمەڵێ ئیمکانیەت دەیە ئینسان لە ناو گەردوونە چالاکیان دەکات. کۆمەڵێ ئیمکانیەتیش هەیە تەبەن چالاک دەبن و دەشتوانێت ڕایانگرێت. بۆ نمونە دەتوانێت ئاسن خاو کاتەوە، دەشتوانێت لە خاو بوونەوەکە ڕایگرێت، دەتوانێت شتێک بخاتە جوڵە و دەشتوانێت ڕایگرێت. تەبەن ئەمە لە ناو تەبیعەتی شار عینی شت ئەو سەبەبانە دێن ئەو ئیمکانیەتە یا دەرکەوت پێ دەکەن یا ینی کارای دەکەنەوە یا لە کاری دەخەن و دەکەنەوە بەتوانە. کەواتە ئیرادە چی دەکات؟ ئیرادەی ئینسان یا ڕێگە دەدا بەو ئیمکانیەتان ئەو ئیمکانیەتە کاری خۆی بکە، کاریگەری دروستکە، و ڕێگەش دەکاتەوە بۆەوەی ئەم کاریگەریە بچێتە ناو چیەوە؟ ناو ئەو شتێک کە کاری تێدەکات تا کاری تێ بکە. یعنی ئیمکانیەتەکان دەخاتە کار یا ئیمکانیەتەکان لە کار ڕادەگرێ. بۆچی؟ چونکە ئەگەر ئیمکانیەتێک نەکەوێتە کار و کاریگەری دروست نەکا بە پێی ئەم یاسایە، ئەوە ڕوودا و ڕوونەدا. ئەگەر ئینسانێک نەجوڵێتەوە دەتوانێت لە شوێنێک شتێک بدزێ، یعنی ئیمکانیەتەکەیە دەخاتە کار کە ئیمکانیەتی جوڵەیە تاوەکو ئەو دزەی پێ بکە. ئەم ئیمکانیەتانە بۆچی دەخەینە جوڵە؟ بۆ ئەوەی فرمانەکەیە جێبەجێکەین. ئەگەر فرمانەکە بە چاکبوون بوو ئەوە کۆمەڵە ئیمکانیات کە هەیە لە کارانین دەیان خەینە کار، کۆمەڵە ئیمکانیەتی ژەن لە کاریان دەخەین، نایاڵین بکەوێت یادی نایاڵین بکەونە کار، ئەگەر لە کارابێ لە کاریان دەخەین. ئەمە ئیرادەیە. یعنی ئیرادە ڕێگە دەدا بە ئەوەی ئیمکانیەتێک کارێکی ببێتەوە بکەوێتە ناو کارکردن و کاریگەری دروستکە و ڕوودا و دروستکە، یا ئەوەیە ڕێگە دەگرێت لەوەی کە ڕووداوێک دروست بێت و ئەو ئیمکانیەتە چالاک بێت. بۆ نمونە بەرژەوەندیم فرمان دەکا بۆ ئەوەی شتێک بکەم، ئەم شتە بە چالاکردنی کۆمەڵە توانا دەکرێت و بە ڕاگررتنی کۆمەڵە توانای تریش دەکرێت. ئیمکانیەتی تر. بەڵام لە لایەکی ترەوە بنەمای چاکە فرمانم پێ دەکا بەوەی کە ئەم شتە نەکەم، چونکە ئەمە بکەم خراپ دەبم بە کەسێکی خراپ. بەڵام بۆەوەی ئەمە نەکەم دەبێت کۆمەڵە ئیمکانیەت هەیە چی بکەم؟ بیان وەستێنم و کۆمەڵێکی تر چالاکەم، میان خەمە ناو کارکردنەوە. ئێرە تۆ چی دەکەی؟ ئیرادەی تۆ چی دەکا؟ ئەو ئیمکانیات بە پێ و فرمانە یا کۆمەڵە ئیمکانیەت هەیە دەیان خاتە کار، یا کۆمەڵێک ئیمکانیەت هەیە لە کاریان دەخات، یا کۆمەڵێ دەخاتە کار و کۆمەڵێکی تریش لە کار دەخات. ئەگەر ئیمکانیەتەکان نەخاتە کار یانی چی؟ یعنی کارەکەی نەکردووە، تەنها ویستێکە، تەنها عەزمە، تەسمیمی نەگرتووە بۆ ئەوەی کارەکە بکە، تەنها ویستێک بووە بەبێ عەزم، یعنی پەشیمان بووەتەوە لەوەی بیکە، تواناکەی هەبووە بەس نەیکردووە. بۆیە لێرە دەبێ عەزمەکە و تەسمیمەکەش هەردووکیان هەبن، اینجا ئەو کارەکە دەکرێتەوە تۆ دەکەویتە ناو خراپبوونەوە یا دەکەویتە ناو، یا تۆ چاک دەبی بەو کارە یا خراپ دەبی بەو کارە.
ئەلێرا ئێمە ویستمان هەیە لەگەڵ چی؟ لەگەڵ توانە لەگەڵ ڕووداوێک کە ڕوودەدا. ناسر هەندێک شتێ باسی دەکات. یەکێک لەوانە مەوزوعی فعالبوونی ئەم توانایە. ئەم توانایە کاریگەریەکە دروست دەکا، قابلیەتەکە وەری دەگرێیانە. ئەڵێ دانی فعالیەت بەمە ئەوە خوا دەیکاتەمە، بەویستی خوا دەکرێت. بۆ نمونە ئاگر نزیک دەکەینەوە، ئاگر بەر کاغەزێک دەکەوێت دەیسووتێنێ، بەڵام ئەگەر ئیمکانیەتەکە فعال نەبێت و ئەگەر کاغەزەکەش قابلیەتەکەی کار نەکا بۆ وەرگرتنی ئاگرەکە، ئەوە چی؟ ئەو ڕووداوە گەر ئاگرەکە بۆ ملیۆنە ساڵ نزیکەینەوە لە کاغەزەکە ناسووتێ. نزیک خستنەوەی ئاگرەکە لە کاغەزەکەەوە کردنەکەیە، بەڵام هەتا ئیمکانیەتەکە فعال نەبێ ئەوەی دەبێت نابێت، ئەوەیە دەبێت ڕووبدا ڕوو نادات. یعنی نزیک خستنەوەی ئاگرەکە لە کاغەزەکە بۆ بەریەک بکەون، ئەوە زەمینە سازیە بۆ ئەوەی ئیمکانیەتەکە فعال ببێت، ئیمکانیەتەکە و قابلیەتەکە هەردووکیان کار بکەن. لەبەرەوە وەک نمونەیەک دێنێتەوە بۆ ئەمە، دەڵێ ئیبراهیم خرایە ناو ئاگرەوە ئاگر نەیسووتاند. بۆچی؟ چونکە ئەوە ئیمکانیەتە فعال نەبوو، کە ئیمکانیەتی سووتاندنە لە ناو ئاگرەکە دەرکەوتی نەکرد، کارەکی نەبوویەوە. و قابلیەتی جەستەی، قابلیەتی وەرگرتنی ئاگرەکە لەلایەن جەستەی ئیبراهیمەوە حتمانەوە قابلیەتەش کاران نەبووە تاوەکو ئەو ئاگرە ئەوە بسووتێنێ. جا لێرە دوو ڕێگا هەیە. ئیرادەی ئێمە تەنها دەتوانێ شتێک کارتێکەرێک زەمینە خۆشکا بۆ ئەوەی کارتێکەرێک کار لە کارتێکراوێک بکە بۆ ئەوەی کارلێکەکە ڕووبدا کە عیبارەتە لە ڕووداوەکە. یعنی ئێمە دەتوانین چی بکەین؟ ئاگر لە کاغەزەکە نزیک بکەینەوە، بەڵام ناتوانین بە ئاگرەکە وا لێ بکەین کاغەزەکە بسووتێنێ. یعنی ئەگەر ئاگرەکە خۆی کاغەزەکە نەسووتێنێ ئێمە ناتوانین وای لێ بکەین بیسووتێنێ، یا ئەگەر بیسووتێنێ ئێمە ناتوانین وای لێ بکەین نەیسووتێنێ. کەواتە لێرە دوو ڕێگر هەیە لە بەردەم ئەوەی کە ئەم ڕووداوە ڕوو نەدا کە عیبارەتە لە سووتانی کاغەزەکە. یەکێکیان ئەوەیە کە تۆ ڕێگە بگری لەوەی کە توانای سووتانی ئاگرەکە لە کاغەزەکە چی بێ؟ چالاک بێت. ئەوە بەچی ڕێگە دەگری؟ فەرزان من ئاگرەکە لە شوێنەکەیە دەمەوێت بیسووتێنم، ئاگرەکە لەو شوێنە نزیک دەکەمەوە، بەڵام بایەک دێت چی دەکا؟ دەبێتە بەربەز لە بەردەمەوەی ئاگرەکە بەر ئەو شوێنە بکەوێت کە دەسووتێ. یعنی سەبەبی دەرەکی هەیە مداخەلە دەکا بۆ ئەوەی ئەم ڕووداوە ڕوونەدا. و ئەو سەبەبانەش چییە؟ دەکرێت لە لەحزەیەکە حازر بێ کە ئێمە ئەو ئیشە دەکەین و ئیشەکەمە ئێمە دەمانەوێت بیکەین بەڵام ڕوو نادات. بۆچی؟ چونکە سەبەبێکی دەرەکی مداخەلە دەکا، نایەڵێ ئەم دوانە بەریەک بکەون تاوەکو ئەو تەفاعولە ڕوو بدە و تاوەکو ڕووداوەکە بێتە ئاراوە. ئەمە یەکێکە لە سەبەبەکان. تەبان تۆ بۆ نمونە کەسێک دەیەوێت کەسێک بکوژێ، دابنێن زمانی تیرروکەوانە، کابرا تیرئەندازێکی باشە، نیشانە دەگرێت لە کەسەکە و کەسەکە لە شوێنەکە دەزانێت بۆ کێ دەڕوا لەوێ نیشانە دەگرێت لە کەسەکە بکوژێ. ئەلێرا ئیمکان هەیە کۆمەڵێ بربەستی کە لە ژێر دەستی ئەمانین و لە ژێر حکمی ئەمانین، ئەم بربەستانە بێنە ژوورەوە خۆیان بکەن بەو ناوە ئەو ڕووداوە ئەم تیرەکەش بتەقێنێ و کەسەکەش نەپێگێت. بۆ نمونە دەکرێت لەو کاتێ ئەو تیرەکە دەتەقێنێ باڵندەیەک لەوێ تێپەڕێ بەر باڵندەکە بکەوێت کەسەکە بەر کەسەکە نەکەوێت. ئەو کاتە ئەو ڕووداوەی ئەو تەسمیمی بۆ گرتووە ئەوە ڕوو نادا، ڕووداوێکی تر ڕوو دەدا. دەکرێت لەو کاتێ ئەو تیرەکە دەتەقێنێ دڵی بوەستێ و کۆتایی پێبێ. یعنی بەهۆی ئەم سەبەبانەی کە تۆ دەتوانی چەندەها سەبەب لەوێ تەحدید کەی کە ئیمکانی ئەوە هەیە، یعنی واقعیە شتەکە ئیمکانی ئەوە هەیە کە لەوێ حازر بن نێڵن ئەم تیرە بگاتە ئەو جەستەیە و کاری خۆی بکە.
دەکرێت لەو لەحزا کام تیرەکە دەوەشێنێ با بە ئاراستەیەکی تۆند هەڵکات تیرەکە حەد بەرێ بۆ شوێنە نەزانێت لەکوێ تیرەکە وایە ئەمانە شتانێکی ڕوونن ئێمە ڕۆژانە تووشی دەبین و نیشانەمان زۆر بۆ زۆر شت ناوەتەوە کەچی شتێک هاتووەتە پێشەوە نێشتووە هەدەفەکەمان پێکین کەواتە پێکانی ئەو هەدەفە ینی ئەو ڕووداوە دروستکردنی ئەو ڕووداوە کۆمەڵە سەبەبی دەرەکی هەیە ڕێگە نادەن ئەو ڕووداوە ڕووبدا و ئەو سەبەبانە لە دەستی ئێمە نین لەژێر کۆنتۆڵ ئێمە نین فڕینی باڵندەیەک بە ئاسمانە لەژێر کۆنتۆڵ ئێمە نییە دەبێ هەچی باڵندەی دنیا هەیە هەموو بکەینە قەفەزەوە هەڵکردنی ڕەشەبا لە چۆنایەتی ناچوونیەکە ئێمە نازانین کەی ڕەشەبا هەڵدەکا و کەی با هەڵدەکا و ئەمانە نازانین بوومە لەرزە چۆنایەتی ناچوونیەکە تەوقید هینەکە شتێکی تکراری نییە ئەگەر ئەمانەت چۆنایەتی چوونیەک بوونایە ئێستا علم کۆنتڕۆلی کردبوون ئێستا شارێک ڕەشەبا لێی نەدەدا یەک دنیا خەڵک بکوژێ بەلایەنی کەمەوە خەبەر دەدرا بە خەڵکی شارەکە لەو شارە بێنە دەرەوە و هیچیان لێنەیە ئەگەر فعلەن ئەمانە بزانانەیە بوومە لەرزە نەیدەدا لە یابان یەک دنیا خەڵک لەناو بەرێت خەبەرێکیان پێ دەدان لەو کاتا ئیمکان هەیە لەم مانگا بوومە لەرزە ڕوو بدا لەوێ مەمێنن لافاو ساڵانە دەدا لە ئەمریکا خۆتان لە ئەخبارەکانە دەبینن ئەمانە چی نین ئەمانە هی بە چۆنایەتی چون یەک دووبارە نابنەوە تا بڵێ ئەوەندەی مانگ لافاوەکە هەڵدەکا بە ئێمە شوێنەکە ژێبێڵین و لافاوەکە هەڵدەکا و بە سورعەتێک هەڵدەکات تۆ ناتوانی ئەسڵەن ینی ئەو شوێنە جێبێڵی ئەو دەگاتە سرت و ناتوانی سورعەتی ئەو لافاوەی کە هەڵدەکا ئەو هینە و هینی دەریایە نازانی چەنە دەبێ هەڵ بکە اینجا دەزانی ئێکە هەڵی کرد ئەگەر سورعەتەکەی ئەو سورعەتە بوو بگاتە سرت لەکوێی تر تۆ دەڕۆیت لەبەرەوەی بەل لە هەڵکردنی پێشبینی ناکرێ بەڵام کە هەڵی کرد ئەو کاتە چی ئیمکانی ئەوە هەیە پێشبینی بکرێ کەواتە کۆمەڵێ سەبەبی زۆر هەیە بۆ ئەوەی ڕووداوێک ڕوو بدا یا ڕوونەدا کاتێ من دەمەوێ ئەم ڕووداوە دەمەوێ شتێکەیە بیکەم ئایا دەبێت ئەمە حیچ دڵنیایی یەک نییە لەوە کە دەبێت یەقینێک نییە بۆچی چونکە کۆمەڵە سەبەبی دەرەکی مشارەکە دەکەن لە مۆزوعە ناسر باسی شتێکی تر دەکات تاوان ئەم فکرەیە ئەمە زۆر گرنگاوی ناسر ئەویش فعالیەتدانە بەچی کاراکردنی ئیمکانیەتەکەیە ینی بە معنایەکی تر ئێمە ئاگەر کاتێک نزیک دەکەینەوە لە شتێکە دەیسووتێنێ ئەگەر توانای سووتانی ئاگرەکە چالاک نەبێ و توانای شانی قابلیەتی وەرگرتنی ئاگرەکە لەو شتێکە دەیسووتێنین چالاک نەبێ ئەو کاتە چی ئەو کاتە ڕووداوەکە ڕوونادا باشە ئێمە نازانین چەند جۆر ئیمکانیت لە ئاوا هەیە تەبان ئیمکانیەتەکان چۆن دەناسین ئیمکانیەتی ئاو کاتێکە فعلی دەبێتەوە ئاوێک کە دەیکوڵێنین دەبێ بە هەڵم یعنی ئەگەر دەوروبەرێکی گەرمان سەبەبێکی گەرمی هەبوو درا لە ئاوەکە گەرم دەبێت و دەبێ بە هەڵم ینی لە دەوروبەرێکە ئیمکانیەتێک لە ئیمکانیەتەکانی دەردەکەوێت کە عیبارەتە لەوەی کە دەقڵێت عیبارەتە لەوەی دەبێ بە هەڵم ئەگەر ساردیمان لێدا چی لێ دەبێت دەوروبەرەکەمان سار کرد ئەو کاتاوە دەبێتەوە بە ئاو هەتا دەگاتە حەدی بەستن ئێمە تەنها ساردی و گەرمی لە بەردەممانایە شتانێکی تر هەیە لە بەردەممانانیە لە بەردەستمانانیە و کۆنتۆڵمان نەکردووە کێ دەڵێ ئەگەر دەوروبەرێک بۆ ئاو دروستکەین ئاو توانایەکی تری تیان نەبێ کە لەو تەنها لەو دەوروبەرە دەریخا شتێکی لێ دەرکەوێت کە ئێمە نایزانین تا ئێستا نەمان بینیوە یانی کاتێ سەبەبە دەرەکیەکان دەگۆڕێن دەکرێت لە ئاوە هەڵسوکەوتێک ئیمکانیەتێک فعال ببێت کە پێشتر لەناو ئەم زەمینە تەبیعیە کە ئێمە دەیزانین و عادەتیە فعال نەبووە لە ئاسنێکە ئێمە بە گەرما و سەرما تەنها کاری تێ دەکەین دەکرێت بە جۆرێکی تر کارتێکەرێکی ترە بێ لەناو کار بکاتە ئەم ئاسنا کە کاری تێکرد شیانێکی تیا بێ
و شتێکی تیا دەرکەوێ ئەم کارتێکردنە وەرگێت و حاڵەتێک لە ئاسنەکە دەرکەوێت کە کەسمان تەوەقعی ناکەین. کێ دەڵێ ئیمکانیەتەکانی ناو ئاسنەکە هەر ئەو ئیمکانیەتانن کە باون کە عادەتین و ئێمە لە دۆخە ئەتیادەکانە دەیزانین؟ کێ دەڵێ فەرەزەن دەوروبەری جیاجیا لەناو ئەم لاستێرێکی تر نییە تۆ ئەم شتە بەریتە ئەوێ کاتێ بەر ئەو شتانە دەکەوێت کۆمەڵێ ئیمکانێتی تریتیا دەردەکەوێت کە ئەو ئیمکانیەتانە نین ئێمە تەسەوری دەکەین. یعنی ئیمکانیەتی بلۆکراو کێ دەڵێ لە ئاسنانیە؟ یعنی داخراو هیچ تاکو فعال نەبووە. بۆچی؟ چونکە دەوروبەرێک نەبووە تا فعال ببێتەوە ئیمکانیەتە. ئەگەر دەوروبەرێکە بوو ئەو کاتەوە ئیمکانیەتە فعال دەبێت. کێ دەڵێ لە ناو ئینسانە کۆمەڵە ئیمکانیەت نییە بەپێی دەوروبەرێک ئەگەر دەوروبەرەکە دەرونی بێ یا فکری بێ لە ناو ئینسانە فعال نابێ و تا ئێستا ئێمە نەمان بینیەوە. بۆچی؟ چونکە ئێمە نازانین، ئێمە لە ناو دەوروبەر چەند دەوروبەرێکی دیاریکراوە ئەم شتانەمان بە کۆمەڵە کاریگەری دیاریکرا و کارمان کردووەتە سەر ئەم شتانە و ئیمکانیەتەکەیان هاتووەتە دەرێ. ئەگەر بە کێ دەڵێ کارتێکەری تر نییە بۆ ئەمانە؟ ئێمە ناتوانین بڵین نییە، وەکو چۆن ناشتوانین بڵین هەیە، بەڵام ناتوانین بڵین نییە. بۆچی؟ چونکە ئەو کارتێکەرانەی تر لە بەردەستمانانین تا کار لەم شتانە بکەین بزانین چیان لێ دەردەکەوێ ئەم جارە. ئێمە پێشتر وتمان ئاگر شتەکە ناسووتێنێ، شتەکەش دەبێت قابلیەتی سووتانی تیا بێەوەنا ئەوە شتە خۆی دەسووتێ. چۆن ئاگرەکەش دەیسووتێنێ ئەو شیانی سووتانەکەشی تایە. ئاسن خۆی شل دەبێتەوە، ئاگر شلی ناکاتەوە. ئاگر ئەو گینەی تا چالاک دەکا شل بوونەوەیە. وتمان نظامێکەیە بۆەوەی ئەو توانایانەی کە لەناو ئەم ئاستە و خاصیەتانەی کە لەگەڵ بوونیاتیایە هەن دەریان خاتوو بیان خاتەوە ناوناوەوە بیان شارێتەوە. بە هەر پارچە مادەنێ کاتێ شل دەبێتەوە حاڵەتی ڕقیەکەی چی دەبێت؟ دەچێتەوە ناوە دیار نامێنێ. ئەگەر تایان نەبێت جارێکی تر ناچێتەوە دۆخە، لەبەرەوە لەناو خۆیان شاردوێتەوە لە دەوروبەرێکی تر ئەو دەردەخەو ئەم دەخاتەوە ناوە. ئەمە من ناوناوە ناوکەوت و دەرکەوتی سیستەمی کارکردنی ئینەکان بوونەوەرە نازیندوەکان. ئەم سیستەمی کارکردنە ئەم توانایانە فعال دەکا و یعنی ناوکۆتیان دەکا و دەرکەوتیان دەکا. باشە دەکرێ ئاگر بەر شتێک بکەوێ سیستەمەکەی ناوی تواناکە چی نەکە؟ فعال نەکە. و دەکرێت وەرگرتنەکەی ئەویش فعال نەکە، ئەوەی کە دەیسووتێنێ. لەبەرەوەش منتیقەیەکەیە منتیقەیە لە دەستی ئێمە نییە، حەسەبەوەی ناسر دەیڵێ یعنی دەکرێ ئاگر نەسووتێنێ. ئەو کاتێ ئێمە تەجربە لێرە کێشەی تێدەکەوێت، نابێتە شتێکی یەقینی. یعنی دەکرێت بە معنایەکی تر ئەو هێزەی کە ئەو سیستەمەی لەناو ئەمە بوونەوەرانە داناوە دەوروبەری تر ساسکا کە ئێمە لەوانەیە هەست بە کاریگەریەکەی نەکەین، کار لەم شتانە بکات جۆرێک لە تواناتیانە دەرخاکە ئێمە پێشتر نەمان بینیوە. بۆ نمونە لەناو ئەم گەردونە یەک دنیا تیشک و شتی سێر و سەمەرە هەیە کە کار دەکەنە شتەکان. دابنێ شتێک گەیە گەردون بە جۆرێک لە تەسمیمی جوڵەی خۆیە تیشکێک دروست دەبێت، شتێک دروست دەبێت دێ بۆ سەر ئەم زەمینە، بەڵام ئێمە هەستی پێ ناکەین. یعنی کە بەر ئێمە دەکەوێت بەر هەستەکانی ئێمە هەستی پێ ناکەین، بەڵام ئەمە دەچێتە ناو ئاسنێکەوە ئەم ئاسنە ئیمکانێتێکی تیا دەردێنێ، سیستەمی کارکردنەکەی ئەو ئیمکانیەتە دەردێنێ لە بەرامبەر ئەمە شتێک لە ئاسنەکە دێتە دەرەوە دۆخێک دروست دەبێت کە ئێمە قەت نەمان بینیوە. بەڵام کە ڕوو دەدا و کاتە دەزانین ئەم دۆخەشی تایە، بەڵام لەوانەیە نەزانین سەبەبەکەی چیە، لەوانەیە ئەو ئەگەر بێت و ئەو دەوروبەرە نادیار بێ حسی نەبێ بە حسەکان دەرکی پێنەکەین یا هیچ وەسیلەیەکمان نەبێ، ئێمە ناتوانین ئەو سەبەبە بگرین بۆەوەی بیدەین لە ئاسنەکە تاوە کۆ ئیمکانیەتی دەرکەوێ. ینی ناتوانین چونکە دەبێت بۆ تاقیکردنەوە کۆنتڕۆلی سەبەبەکەش بکەین. ئەمانە هەمووی عەقڵ ڕێگە پێدەدات و ئەم احتیمالانە دانی عەقڵ ڕێگەت دەداتێ، بەڵام کە تاقی نەکراوەتەوە تاقی نەکردنەوەی بەڵگەیە لەسەر ئەوەی کە نییە. ینی لەبەر ئەوەی تاقی نەکراوەتەوە ئێمە ناتوانین بڵین نییە، بەڵام هەتا تاقیش نەکرێتەوە ئێمە ناتوانین بڵین هەیە، بەڵام دەتوانین وەکو ئەگەر گریمانێکین.
ئەمانە ئێمە بۆچی چونکە دەوروبەرەکان مەحدودە ناو دەوروبەرانەی ئێمە شتێکی تیا تاقی دەکەینەوە توانەکانی دەردەکەون. ئەگەر دەوروبەرەکان بگۆڕین ئەو کارتێکەرانە بگۆڕین دەکرێت کۆمەڵە ئیمکانیەتی تر هەر لە ئینسانە فەرەزان ئینسان لە دۆخێکی فکری تایبەتە احتیمال هەیە کۆمەڵە شت لێ ڕوو بدەن کۆمەڵە ئیمکانەتی دەرکەون کە لە دۆخێکی عادیا دەرنەکەون لەوانەیە لە دۆخێکی سایکۆلۆژیا کۆمەڵێ شت لە ناوی ئەو سیستەمی کارکردنە دەرکەوتی بکە بە بۆنێ ئەو دەوروبەرە سایکۆلۆژیەوە ئەو فەزا سایکۆلۆژیەوە کە تەسی لەسەر نەفزەکە. بەڵام ئەم دەوروبەرە جیاجیایانە ئێمە هەمومان تاقی نەکردوێتەوە لەبەرەوە ئەمە دەتوانین داینین لە زمنی ممکناتە. لەبەر ئەوە ئەگەر ئەمە وابێت ئەو کاتە ئیمکانی ئەوە هەیە فعلەن لە شوێنێکی دیاریکراوە ئاگرێک بە ئاگرێک کۆمەڵی خەڵک دەیانەوێت شتێک بسووتێنن بەڵام دەکرێت فعلەن بەهۆی ئەو جوڵەی لە گەردوونا هەیە کاریگەریەکی دەرەکی بێمە تەمەەن هەر یاسای سەبەبیەتە ئاگاتان لێبێ ئەمە لە فیزیا دەرنەچوین بەس وەکو احتیمال وەری دەگرین بێت کار لەو ئاگرە بکە ئیمکان لە جاتی ئەوەی ئیمکانیەتی سووتانەکەی تابخاتە ئیش گەرمی بنێرە ساردی بنێرێ زۆر شتمانەیە ئەمە سەیرە ئێستا فەرەزان کارەبا گەرمیش دروست دەکا و ئیمکانی ئەوەیە گەرمی دروستکە ئیمکانی ئەوەی ساردیش دروستکە بەڵام ئەمانە لەبەرەوەی تاقیکراونەتەوە احتیادین لە لامان نەوت دەکرێتەوە ئەو وزەیەتایەتی تەحولی پێ بکەی بۆ ساردی دەکرێت تەحولی پێ بکەی بۆ گەرمی واگر و ئەمانە نازانین لە گەردوون چی ڕوودەدا و ئێمە زانینمان لەبارەی گەردوون و ئەوەی کە لە گەردوونا ڕوودەدا تەواو مەحدودە لەبەر ئەوە لە ڕووداوێکی بچووکە کە ئێمە ئەلێرە دەمانەوێت بیکەین دەکرێت سەبەبێک لەو سەبەبانە لەو لەحزا حزور پێیاکە ڕووداوەکە ئەوەی کە ئێمە دەمانەوێت ڕوودا ڕوونەدا ئەمە تەبان لێرە سەبەبەکە ناوەکیە یعنی یا لە ناوەوە سەبەبێکی ناوەکی هەیە بۆ ئەوەی ڕووداوێک ڕوونەدا یا سەبەبێکی دەرەکی هەیە کە بەربەست دروست دەکات لە بەردەمەوەی کام دووشتە بەریەک بکەون ئەوی تریان بەربەست دروست دەکات لە بەردەمەوەی ئیمکانیەتەکە چالاک بێت بەڵام ئەمیان بەربەست دروست دەکات لە بەردەمەوەی کە بەری کەوێت تا چالاک بێت چونکە فەرەزەن ئەمە تا ئەگرەکە نەنێن بە کاغەزەکەەوە کاغەزەکە ناسووتێ ینی ئەگەر بەربەست لە بەینا نادروست بووە و کاتە چی بەریەک نەکەوتن ڕووداوەکە ڕوونادا بەڵام هەرەمەندە بەس نییە بۆەوەی بەریەک بکەون ڕووداوەکە ڕووبدا دەکرێت فعلەن ئەو ئیمکانەتی سووتانە لەو لەحزا لە ناویا دەرکەوتی نەکە کە دەرکەوتی نەکردەوە کاتە چی دەبێ هەر ناسووتێنێ بەڵام ئەمەیان بە سەبەبێکی ناوەکی ئەویان بە سەبەبێکی دەرەکی یعنی ئەمەیان لە ناوەوە ئاگرەکە نایسووتێنێ بەڵام ئەمەیان شتێک لە بەردەمیایەتی نایهێڵێ بیسووتێنێ کەواتە دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی کە ئێمە دەمانەوێت بیکەین ڕوونەدا یا ڕووبدا یا ئەوەی کە ئێمە دەمانەوێ نەیکەین ڕووبدا وام سەبەبانە عەقلانین ناتوانین ئێمە ئەگەر تۆزی عەقڵ بین دەزانین ئەم شتانە لە ئەزموونی هەمومانە هەیە یاسە کەس نازانێت کە دەچێتە دەرەچی لێدێ یەک دنیا ئەسباب لە ئاران کەس ناتوانێتەوە قۆیان بکە بۆچی چونکە یەک دنیا ئیرادە و شت هەیە لێرە دەجوڵێتەوە لەناو ئەم شارای هەر کەسە و جوڵەیەکی هەیە تۆ بڕۆ بۆ بازار نازانی تووشی کێ دەبی لەوانەیە تووشی کەسێک بی کارگیستەوە قۆی نەکردووە بەم نیوەشەوە تووشی بیت بۆچی چونکە و لەوێەوە دەجوڵێت تۆش لێرەوە دەجوڵی ئەم بەرنامە پلانە هەیە بۆ جوڵەی ئەم دوانە لێرا بەریەک دەکەون وامە بەپی پلانەکە ڕوو دەدا ئێستا فەرەزەن مەوزوعی موسا دایکی دەیخاتە ناو سەبەتەیەکەوە بەری دەداتەوە لە ناو دەریا ئەمە دەڕوا لە شوێنێکی تر شتێکی تر حازر بووە عەزیزی میسر لە کاتە هینە بڵێن فیرعەون بڕیاری داوە هەرچی منداڵ هەیە بیکوژێ بەڵام ڕێگەم منداڵە دەچێتە ئەوێش و نایکوژێ بەس کۆمەڵە سەبەبەیە لێرە ئەمە هەر لە خۆیەوە نییە کۆمەڵە سەبەب لەوێ حازرن ژنەکەی ئەو ئەم منداڵی هەڵدەگرێتەوە لەبەرەوەی ژنەکە هەڵی دەگرێتەوە ئەو ناتوانێ بیکوژێ و ئەم بۆچی چونکە لە شوێنەکە لەژێر حکمی ژنەکەی ئاەتی ئەمانە ڕێککراوە اینجا ئەم سەبەتەیە ئەمانە هەمووی ڕەتن بێکۆ بە پلانێکی پێشینە ئەمانم ڕووداوانە ڕێکراون
لەبەرەوە ئەم سەبەتە دەدا بەدەم ئەوە ڕوو دەدات و ئەمە ممکنە ئەمەی موسا شتێک نیە خەیاڵی بێت ینی تۆ دەکرێت لە تاریخی شاشتی وا ببینی ینی ئەم پلانە پێشینە لە ئارایە نەگەل لەوێ ئێستا لە یۆنان حکایەتی لە شوێنی هینەکانی تیژە گەر بگەڕی لەو جۆرە لە حکایەت دەیە کە ئەم پلانە پێشینە تایە دەرکی پێ دەکەی ئێستا مۆزوعەکەی ئەوەی مەسرحی ئۆدیبی پاشاکە ئەمە حکایەتێکی یۆنانیە لەوە دیوی پاشا وحیەک دێک کە ئەمە ئەوە ڕوو دەدا ئەمانە هەمووی حاضر کراون بۆ شکڵی تر لە بەبێ پلانەکە ڕوو دەدەن ئەگەر تۆ لێشی ڕاکەی هەر ڕوو دەدا ئۆدیب دەیەوێت ئەو ڕووداوە ڕوو نەدا کەچی هەر ڕوو دەدا بەڵام لەوی ترا تۆ دەتەوێت ڕوو بدا فەرەزان ڕوو نادا کەواتە ڕوودان و ڕوونەدانی لە دەستی ئینسانانیە بە پێچیە بە پێی پلانەکەی ئایا ئەمە ئەوە دەگەیەنەکەی ئەمە ئیرادەمانە ئیرادە اختیارمانە ئەمە پرسیارەکەیە لێرە کە دەڵێن ئیرادە ینی چیم دەوێ و چیم ناوێ چیم دەوێ فرمانەکەیت من ئەمەم دەوێت بیکەم من دەیکەم بەڵام دەبێت یا نابێت ئەوە لە دەستی منانیە بەڵام من ویستی کردنەکە هەمە ویستی ڕووداوەکە لە لای من نییە و ئەو ویستی ئەو ڕووداوە ئەوە شتێکە بەبێ پلانەکە ڕوودەدا کەواتە ویستی من ناکەوێتە کارکردنی ویستی من بەر لەوەیە ڕووداوەکە ڕوودا جاو نمونەیەکی جوان دێنێتەوە دوو نمونە دێنێتەوە بۆ ڕوونکردنی ئەمە ڕوونکردنەوەی ئەمە یەکێکیان باسی ئەوە دەکا کە کەسێک دەیەوێت کەسێک بکوژێ ئەم کەسە عەزمی کردووە کە بیکوژێ ینی فەرمانەکەی کوشتنەکەی وەرگرتووە ئیتر لە ئەو دەڵێ مسلمانێک لە جەنگا کافرێک بکوژێ ئاوا نمونونەکە دێنێتەوە ئێمە دەکرێت نمونونەکە ئاوا لێ بکەین کە لە یەکێک لەو سەرچاوان چونکە مەغزای نمونونەکەەوەی کەوت دەیەوێت نمونونەکە تەنها بەوە دێنێتەوە کە ئەو شتەکەی ڕۆشنی کاتەوە تۆ نمونونەکەش بە بگۆڕی بە هەر جۆرێکی ترە دەتوانێت ئەو شتە ڕوونکەیتەوە لەوێ دەیەوێت بڵێ بە فەرمانی یا لاین لەسەر بنەمای چاکە ئەم کوشتنە ئەم کەسە ئەنجامی دەدا ینی فەرمانەکە لە کێوە هاتووە لە ڕوحەوە هاتووە بۆ ئەوەی کە ئەم کەسە لەلایەن ئەم کەسەوە بکوژێ کاتێک ئەم فەرمانە ئەم کەسە وا دەبینێت سەرچاوەکەی لە ڕوحەوە هاتووە یا بۆ نمونە سەرچاوەکەشی لە بەرژەوەندی هاتووە بنەمای بەرژەوەندی ئەم کەسە لە ژیانابێ لە زەرەری منایە لەبەرەوە من دەبێت چی بکەم دەبێت بکوژم طبعا دابنێ کۆمەڵە کەسن دەیانەوێ بچن ئەمە بکەن مەهارەتێکی تەواویان هەیە لە مەوزوعە بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئەمانە دەتوانن لە 100% ئیشەکە بکەن با مەهارەتەکەشیان ئەوەشان هەبێ بۆچی چونکە کاتێ دەچن بۆی دادەنیشن وتمان یەک دنیا سەبەبەیە لەویا دەکرێت حەزور پەیاکە نێڵن ڕووداوەکە ڕوودا کەواتە ئەوەی کە دەبێت لە دەستی ئەمانە نییە و ئەمەش کە ویستی ئەمان تایە مشارەکە ئەوە نییە کە دەبێت ئەوەیە کە دەکرێت ئەوەیە کامان دەیکەن بۆیە ئەو دەڵێ ئەگەر بێت و کەسەکەش نەکوژێ ئەوە ئەگەر بێت و کەسەکە بە نەحەق بکوژێ ئەم کەسانە ئەگەر نەشی کوژن ئەوە چین ئەوە تازە اختیاری کوشتنەکەیان کردووە ینی اختیاری کوشتنەکە شتێکە وە کوشتنەکە ژوو دەدا یا ڕوونادا شتێکی ترە بەڵام هەتا کوشتنەکە ڕوو نەدا ئەوە کوشتنەکە لە پلانەکانیە ینی بوونی ئەم شتە لە پلانەکە و نەبوونی چاکە و خراپەی منی پێتاقی ناکرێتەوە بە معنایەکی تر ئەم ڕووداوانە ڕوودەدەن بۆ ئەوە نین کە بەنسبەت ئێمەوە بۆ ئەوە نین کە ڕوو بدەن بۆ ئەوەیە ئێمە لە ناویانە ئیرادەمان تاقیب بکرێتەوە و ئەمە لەبەرەوە ئامانجی کوشتنەکە ئەسان کوشتنی کەسەکە نییە اختیارەکەیەتی تۆ دەیکوژیانە کە اختیارت کردیانی کوشتوتە تەواو ئێتر ڕوو بدا یا ڕوونەدا لەبەرەوە تۆ
ئەمە لە دەستی توانە ڕووبدا یا ڕوونەدا کێشە نییە. تەمان ئەگەر لە حەزتان کردبێت لە ئەفلامە لەوانەیە زۆرەوە ببینن قاتیلێک دەنێرم بۆەوەی کەسێک بکوژێ کەسەکەن ناکوژێ ئەم سەبەبێک دێتە پێشەوە ناتوانێت بیکوژێ ئەم کابرا دەکوژنەوە لە کاتێکە وا دەزانن ئەمە ئەم توانویەتی بیکوژێت و نێکوشتووە لە کاتێکە ئەمە مسەیتر نییە لەسەر ئەسبابانەی ڕوودەدەن ئەمە هیچ شتێکی نییە لەوەی کە و ئەم ڕووداوە لەبەرەوەی سەبەبەکانی لەلایەن ئێمەوە کۆنترۆڵ ناکرێن و سەبەبی ڕوودانی هەر ڕووداوێک لەم گەردوونە ئەم قسەکردنەی کە ئێستا من دەیکەم ئەوەی کە دواتر دوای 2 دقە دەیکەم ناتوانین کێ دەڵێ من لەو دقا نامرم یا شتێک ناقۆمێ سوزانم قسەکە کێ دەڵێ دەکەم بەڵام من دەمەوێ بیکەم ئیمکانیەتی کردنەکەشم لایە ئەلێرا ئێمە تێدەگەین کاتێک ئێمە شتێک دەکەین بۆ چاکبوون ئامانجەکەی لەوە نییە کە ئەو شتە بگاتە نەتیجە. طبعا ئەلێرا مەوزۆی قازانجوو مەوزۆی مەسلحەتی تر کۆتایی پێدێ چونکە مەسلحەت ئەو کاتە دەبێتە ئامانجێک ئەگەر ڕووداوەکە ڕووبدا لە مەسلحەتی منایە نەک ئەگەر ڕووداوەکە چونکە ڕووداوەکە ڕوو بدات و ڕوونەدات چاکبوونەکە لەناو منە ڕوو دەدا ئەوەی گرنگە چاکبوونەکەیە لەناو منە ڕوو بدا یا خراپبوونەکە یعنی ئامانجی ئەم کردەیە کاتێک کە تۆ کەسێکی فعلەن اختیاری ئەوەت کردووە کە بە فرمانی ڕۆح کار بکەی ئەوەی لە کارەکەت دەکەوێتەوە ڕوودەدا یا ڕوونادا ئەمە مۆزوع نییە ئەوەیە کە تۆ ئیمکانیەتەکەت هەیە اختیارەکەت هەیە بەمە ئەوە اختیار کردووە و ئیمکانیەتەکەش خستووەتە کار بەڵام ڕووداوەکە ڕووی نەداوە بەڵام چییە لێرە ئیرادەی تۆ ینی ئیرادەی چاکبوونت بەهێز بووە ئەلێرا ئامانجەکە من دیاری دەکەم ئەوەی کە ناسر دیاری نەکردووە طبعا لە هەر شتێکە ئەمە ئامانجێکی ناوەکی هەیە لەگەڵ ئامانجێکی دەرەکی ئێمە چاکبوون لەناو ئێمە پێویستی بە دامەزراننا بۆ ئەوەی دامەزرێ دەم چاکبوونە دەبێ ئێمە اختیاری ئەو فرمانانە بکەین کە وەدی هاتنیان چاکمان دەکەن نەک چاکە دەکەین لەگەڵ شتێکە چاکبوون وتمان لەگەڵ چاکەکردنەوەی کە ئامانجەکەی لە دەرەوەی دوشتی جیاوازە و ئەوەی کە لە دەرەوە دەکرێ و ڕوودەدا یا بەبوونی ئێمەوە ڕوودەدا لە ڕاستیا کەس نایزانی لەبەرەوە نەتزانی تۆ مەسوول لی ئەلێرا ئامانجێکی ناوەکی هەیە من ئەم نمونەیەکتان بۆ دێنمەوە لە کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانە کە باسی 4 عیلەتەکە دەکەم علەتی غایی لە ڕاستیا 2 غایەتەیە ئەرستۆتەمانە بەس باسی غایەتە دەرەکێکە دەکات لە دروستبوونی شتەکە غایەتێکی ناوەکیش هەیە نمونەی گلاسێک دێنمەوە ئەم گلاسە غایەتە دەرەکەکەی ئەوەیە کە من گلاسێک بێ ئاوی پێ بخرێتەوە بۆی ئاوی پێ بخرێتەوە دەبێ قوڵ دروست بکرێ ئاو ڕاگرێ بەڵام ئەم گلاسە لە دروستکردنی بەردەوامیە ئەوە شێوەکانی گلاسکار دروستی دەکەین غایەتێکی تر دێتە ئاراوە کە غایەتی گلاسەکە خۆیەتی ئەویش ئەوەیە بگاتە ئەو گلاسە نمونەیە کە لە ڕووی جوانیەوە ئستاتیکیەوە لەو پەڕی خۆیان بێ لە ڕووی ئەمەلیشەوە بۆ ئاو خواردنەوەکە لەو پەڕی ئەمەلی بوو نابێ یعنی لە ڕووی پراگماتیکی و ئستاتیکیەوە گەیشت بێتە کەماڵی خۆی کەواتە لە دروستکردنی ئەمە گوڵاسانە و گۆڕینی جۆرەکە و معدەنەکەیان چیەیە ئامانجێکی کۆیی هەیە کە دەبێت گلاسەکە پێی بگا ئەویژەوەیە بگاتە گلاسێکی پڕ لە ڕووی ئستاتیکی و لە ڕووی ئەمەلیەوە کەواتە ئامانجێکی تر هەیە لە کتێبی بوونی نەتەوەیەکە بە مۆزوعی سیزیف دێنمەوە کە تەفسیریەوە دەکرێت سیزیف بەردەکە دەباتە سەر وەرکلۆر دەبێتەوە مەشتێکی عەبەسیە و هیچی نەکیتیان نییە ئەمە تاوان احتیمالی تر هەڵدەگرێ ئێمە دەبینین دەکرێت ئەمە بۆ ئەوە نەبێ و بەردەبەرێتە سەری ئەی بۆچی بێ تەمرین بکە بۆەوەی ئەو هێزەی ناوی دامەزرێ ینی لە ناو ئەو هێزە تایە دامەزرێ و بەهێز بێ وەکو هەر کەسێکە تەمرینێک دەکا بۆەوەی ئەو توانایەت یایە دامەزرێ کەواتە ئەو کاتە ئەگەر بەپی ئەمە هێنکەین
ئەو کاتێ من دەچمە ناو شتێکی ئاواوە ئامانجە دەرەکیەکە مەوزوع نییە، یعنی شتەکە ببێت و نەبێت ئەو توانایە لە ناو منە گەشە دەکا. لەوەی ئیبراهیمە زۆر ڕۆشنە. ئیبراهیم دەبێت کوڕەکەی سەر ببرە خەوی بینیەوە، بەڵام سەری نابڕێ دواتر، بەڵام عەزمیشی کرد و تەسمیمەکەشی کرد. یانی چی؟ یانی ئەو بربەستانەی بڕی کە لە بربەستە عاتیفیانەی کە لە بینی خۆی و کوڕەکە هەیە بۆ ئەوەی فرمانێکی ئەخلاقی جێبەجێ کاکە دێت. لە کاتێکا خۆی کردەکە چیریە؟ ئەگەر سێریکەی لە کەسێ منداڵی خۆی سەر ببڕێ بەبێ سەبەب معقول نییە، کردەیەک نییە کە بیبینین چاکە، بەڵام سەربڕینەکە ڕوونادا. بەس ئەو بەهۆی ئەمەوە ئەوەی لە ناوان نامێنێ کە عاتیفە و باوکایەتی و ئەو شتانە ڕێگەی لێ بگرێ لە بەردەم ئەوەی کە ئەو فرمانەی بە حەق فرمانە وەدی بێنە. یانی چی؟ یانی قودرەتێک لە ناویا چی بوو؟ بینا بوو. کەواتە ئەوەی کە ئێمە دەیکەین بۆ ئەوە نییە بیکەین بگەینە نەتیجەیەک، ئەو نەتیجەکە بگرین، بۆ ئەوەی ئەو توانای چاکبوونە لە ناو ئێمە چی بکە؟ بگاتە حەدی خۆی، بۆ ئەوەی ئێمە چاک بین. یانی چاکبوون لە ناو ئێمە گەشە دەکا. ئامانجەکە چاکبوونمانە. ئێمە چاکەت دەکەین بۆ ئەوە نییە قازانج بە یەکێ بگەێنین، بۆ ئەوەیە چاک بین. ئەلێرا ئیمکانیەتی چاکبوون لە ناومانە دەتەقێتەوە. ئەو ئیمکانیەتە لە ناومانە کارا دەبێت، فعال دەبێت. ئیمکانیەتی ڕازگۆیی، ئیمکانیەتی حەق بوون، ئیمکانیەتی هەموو ئەو ئیمکانیاتەنن. کەواتەمە چییە؟ ئەمەی کە ڕوودەدا زەمینە ئامانجەکەی لە دەرەوەی خۆی نییە، ئامانجەکەی لە ناوەوەیە. و ئەگەر بێت و ڕووداوەکە ڕووبدا یا ڕوونەدا ئەگەر تۆ عەزم و تەسمیمە کرد ئەوە تۆ گەیشتی بە ئامانجەکەی خۆت. کەواتە لێرە ئەمە بێ ئامانج نییە. ئە لێرەوە ئەگەر ڕوو بدا ئەوە لە پلانەکە هەیە، ئەگەر ڕوو نەدا ئەوە لە پلانەکە نییە، بەڵام ئیمکانیەتەکەی تۆ بۆ چاکبوون چی کردووە؟ شتێکی تر ڕوویداوەکە لە پلانەکە هەیە، ئەویش چاکبوونی تۆیە، چونکە ئەوە ڕوو دەدا لە ناو تۆ شتێک ڕوو دەدا، نەک لە دەرەوە. توانایەکە تیا تا پیا دەبێ، وەکو چۆن کەسێک تەمرین دەکات توانایەکە تیا پیا دەبێ، ئیتر کۆمەڵە شتەیە بڕیوەتی بربەست. یعنی ئیش یەکەیە کردوتە تۆ ئەگەر بێت و ئەو شتەش ڕوو نەدا. بۆ نمونە تۆ دەکەویتە شوێنێکی سەخت دەبێت درۆیە بکەیت، بەڵام ئەو هەموو هێزەکە لەسەر ئیش دەکا درۆکەت پێ ناکەن، یعنی وا ناکەن کە تۆ ئەم درۆیە بکەیت. بەمە هێزێک لە ناو تا پیا دەبێ کە پێشتر نەدبووە، توانایەک لە ناو تا دەردەکەوێت کە پێشتر دەرکەوتی نەکردو. بۆچی؟ چونکە ئەو زەمینەیە نەبووە تا دەرکەوت بکە. ئەی باسی ئەومان نەکرد کۆمەڵە توانە هەیە لە ناو ئێمە دەرکەوت دەکەن ئەگەر زەمینەی خۆیان هەبێت. ئەو کاتە ئامانجەکە لێرا دەبێتە چی؟ دەبێتە ئەوەی کۆمەڵێ توانای ڕۆحی لە ناو ئینسانە هەیە بەهۆی ئەو ڕووداوانەوە، بەهۆی ئەو عەزم و تەسمیمەوە کە ئینسان دەیکا و دەکەوێتە ناو ڕووداوێ. ڕووداوە کە ڕووبدا و ڕوونەدا ئەو ئیمکانیەتە دەتەقێتەوە، چونکە تۆ هێزت بەکارێناوە، بەڵام ڕووداوەکە ڕووی نەداوە. بۆ نمونە با لە نمونەی تیر ئەندازەکە بینینەوە. تیر ئەندازەکە کە تیرەکە ئین دەکات دەگرێتە شتەکە وە شتێک دەبێتە بەربەست لە بەردەم ئەوەی نەیپێکیە، ئەمە یعنی شتێک ڕای دەگرێت نیشانەکەی ناپێکێ. ئەمە لە توانای ئینەکەی وەکو بڵێ ئەوە ناگەێنێ کە ئەم کەسە توانای ئەو کارێتیان، یعنی ئیستیعداد و توانای ئەوەی تیانە کە نیشانەکە بپێکێ. یعنی ئەمە بە پێچەوانەوە کەسێک کە دەوێت بێتە تیر ئەندازەکە لە توانە پیشەیەکان ئاسێریکەین، ئەم تیرانە دەتەقێنێ بەمە چی؟ ئەگەر نەشی پێکێ بەم نەپێکانە دەگاتە ئەوەی کە جارێک بگاتەوەی کە بیپێکێ. ئەمە زەمینەی پاکبوونەوەی دەروونە لە هەدەفە دەرەکیەکان و وەکاتێک ئەمە دەفات دەرەکیانش نەمان ئەو کاتە ئیرادە تاوان اختیاری فرمانەکانی ڕۆحی کردووە کە تایە دەبێ بە ئینسان. یعنی لە ئینسانە بەهۆی ئەم ڕووداوانەوە ئەگەر ڕووداوەکانی ڕوو نەدەن تۆ عەزم و تەسمیمت کرد بەهۆی ئەمەوە تۆ دەبی بە ئینسان ئەگەر بێت و ڕووداوەکە ڕووی نەدابێ، یعنی شتەکە نەتیجەیەکیشی نەبوو بێت. بۆ نمونە تۆ دەکەویتە دۆخێکی ترسناکەوە کەچی خۆی هیچ ترسێک لە ئارانیە، بەڵام بە تۆ بەناو ترسەکە تێپەڕیوی. ئەگەر لەو ترسا ئازا بوو بیت و شتەکە ژوەمی بوو بێت هەرچییە هەر تۆ ئازایەتەکە تیا دەرکەوتووە. ئەگەر بێت و شتەکەشی بوو بێت
وهمی بوو بێت یعنی ئەگەر ڕاستەقینەش بێ هەرچی هەرتۆ هەمان شتی ئەلێرا بوونی ئێمە تاقی دەبێتەوە لە ڕاستیە ئێمە اختیاری چیمان کردووە ئەلێرە تشتەکان دەگۆڕێن لێرە بۆچی ئامانجەکە لە کردەکە خۆیەتی لە نەتیجەی کردەکانیە چونکە ئەوەی نەتیجەیە لە ڕاستیە نەتیجەی دەرەکی ڕوودانی ئەوە لە دەستی ئێمانیە و ئێمە نایزانین بە دەرە لە قودراتی ئێمە کە بە دەربوو لە قودراتی ئێمە داوای ڕوودانی بکەن ینی چیان کردووە ئەمە هەر عەقلانیەن لێکی بیتەوە شتێکی نامەعقولە چونکە کە من توانای ئەوەم نەبێ یعنی چی دەبێ من ڕێگری بکەم لە بەردەمە و سەبەبانە من تواناکەم نییە ئێمنیش بە قەدەر توانەکەم حەقی اختیاروانم پێدراوە بە پێ و توانایانی کامەیش دەکەم من لە توانای خۆم زیاتر لەوەی کە لە ناو خۆما هەیە ئیمکانی اختیارم نییە تا بڵێ وەڵام من لەویا اختیارم هەیە یانیمە من ئەلێرا اختیارم هەیە و خاوەنی ئیرادەی خۆم و فعلەن بە ئیرادەی خۆم ئەو فرمانە اختیار دەکەم کە فرمانە بە چاکبوونم و ئەو فرمانە اختیار ناکەم کە فرمانە بەوەی دەمگەیەنێ بە مەسلحەتێک یا دەمگەیەنێ بە چێژێک بەڵام ئەمە لە پلانەکە بە نسبەت پلانەکەوە یا ئەوەیە ڕووداوەکە دێنێتە ئاراوە ڕووداوەکە لە پلانەکایە کە ڕووداوەکە دێتە ئاراوە ئەوە لە ئەو کاتە دەزانین ئەمە لە پلانەکایە ئەوە پێشەوەی کەس نازانێ ئەوەی ڕوودەدا چییە تەبان بۆ ئەوەی کە ڕوونادا و شتانی کە ڕوودەدەن هەمووی بەرەو ئامانجێک دەڕۆن بەرەو کەماڵێک دەڕۆن کە ئەو کەماڵە لە ئەساسەوە هەم ئاهەنگە لەگەڵ چیە لەگەڵ چاکبوونی منە یعنی کاتێ من بە فەرمانەکانی چاکە ئیمکانیەتەکانم فعال دەبێت فعالبوونی ئیمکانیەتەکەی من تەریبە لەگەڵ ئەو ئامانجەی کە گردون هەیەی لەبەرەوە کاتێ من دەکەومە ناو شتێکەوە لێرە ئامانجە دەرەکیەکە مەوزوع نابێ ئەو کاتە من لە ناو ڕووداوێکام کە هەماهەنگە لەگەڵ پلانەکە یەک دەگرێتەوە لەگەڵ ئەو پلانەی کە هەیە با بە جۆرێکی تر ڕۆشنی کەمەوە دا بنێ کەسێک دەیەوێت کەسێک بکوژێ بەڵام لە کوشتنەکە دەردەچێەوە ئازم و تەسمیمەی کردوویەتی وەستیش دەکا حەقا و کەسە بکوژێت کەچی کە بەرنامەکەی دادەنێ و هەموو توانای خۆی دەخاتە کار سەبەبێکی دەرەکی دێتە پێشەوە و کەسە دەردەچێت بەڵام ئێمە نازانین ئەم کەسە دوای ئەم لەحزە دەگاتە چی لەوانەیە ئەم کەسە دواتر شتێک ببێتە سەبەبی شتێک یا لەوانەیە ببێتە کەسێکی چاکچوو نازانی یعنی شتەکان هەندێکەیە دیار نین کاتێک کە ئەمە ڕوونادا حتمما شتێک هەیە کە لە مەسلحەتی ینی نەکرد لە مەسلحەت شتێک هەیە کە بەپێی چاکبوون ڕوودەدا بۆی ئەمە ڕووی نەداوە لەبەر ئەوە ئەگەر ڕووداوەکە ڕووبدا یا ڕوونەدا هەر ڕوودانەکەی بەپێی پلانەکەی و بەپێی چاکە دەڕوا بەڕێوە ئەوەی گرنگە ئەوەیە کە من بەپێی چاکە بکەم بەپێی چاکە ڕوودەدا ئەوەیان لە دەستی منانیە من بەپێی چاکە کردم بەپێی پلانەکە دەچم بەڕێوە کاتێک کە من ئەم ئیشەم سەر ناگرێ ئەوە باشە سەر نەگرێت تا سەر بگرێ ئەو کاتەی شتەکان هەوایان لێدێ ئەو کاتەی تو ئامانی سەرگرتنەکە مۆزوع نیە لەلات تۆ لەبەرەوە ئەو کاتە بکەویتە هەر شوێنە لەلات گرنگ نییە گرنگ ئەوەیە لە هەر شوێنێک بی چاک بیت گرنگەوە نیە هیچ دەستکەوتێکی دەرەکی مەسلحەتێکی فلانیت دەستکەوێت طبعا ناسر دێ ئەم جارە نمونەیەکی پێچەوانە دێنێتەوە ئەڵێ تۆ کاتێک کە دەتەوێت حەق بیت ڕاست بیت کۆمەڵی هێزەیە دێن دەبنە بەربەست لە بەردەمەوەی تۆ حەق و ڕاست و چاک بیت و تۆ دەکەویتە بەردەمەوەی کە لە ناوچیت ئایا من ڕێگە بگرم لە حەقەکە بۆەوەی بمێنمەوە یا حەقەکە ئەنجام دەم ئەتر لێرەوە تەبەن ناسر دەگاتەوە ئەنجامەی کانت کە لە ڕاستیا من بمێنم و نەمێنم مەوزوع نییە ئەوەی مەوزوعە ئەوەیە من حەق بم چاک بم لەو لەحزا کە نامێنم لە ناو چاک بوو نابم کاتێک کە من لە ناو ئەمانە بم بە پێ و فرمانە کار نەکەم ئەمە وەکو ئەو دەڵێ حساباتی لەسرە
ئەگەل بەپێ ئەوە ڕۆشتبم لەسەرەوە کە شتەکە ڕوویداوە یا ڕووی نەداوە خوا ناتوانێ من یانی هین نییە ئەوەم لەسەر نییە کە من ئەمە بکەم چونکە دەسەڵاتی ئەوەی پێ نەداوم بیکەم وتمان شتێکی ناماقول دەردەچێت کاتێ من فرمانەکەم پێ درراوە بەڵام توانەکەم نییە کەواتەوە فرمانەکی دروست نییە بەعقل تۆ ئەمە دەزانی لەبەر ئەوەی بڵێ بۆ ئەو شتت ڕووی نەداوە ئەمە لە ڕاستە لە کاری خوا ناوەشێتەوە چونکە خوا عادلە خوا حەقە ئەو کاتە ناحەقی کردووە ئەگەر بێت و ئاوا بێت شتێک بخاتە ئەستۆی من کە لە ئیمکانێتی منانین کەواتە ئەوەی کە ئەگەر بێت بە پێ ئەوەی کە ناسر دێڵێ ئەگەر حەق و حسابە بێ ئەو کاتە حەق و حساب لەسەرەوە لەگەڵان ناکرێت کە ئەو شتا ڕوویداوە یا ڕووی نەداوە کە تۆ کردوتە لەسەر ئەوە لێ دەکرێت کە عەزم و تەسمیم من لەسەر شتێک کردووە ئەگەر ڕووداوەکەش ڕووی نەدابێ ئەوە تۆ دەرکەوتووی کە ئەوەیت و ئەوەیان نیت یعنی فەرەزەن تۆ عەزم و تەسمیم لەسەر خراپەیە کردووە ئەو عەزم و تەسمیمت ئاشکرای دەکا کە تۆ هێنەکەی ئەگەر بێت و ئەوەی کە دەتەوێت بیکەی نەشیکەیت و سەرکەوتوو نەبیدایە ئەگەر لەسەر چاکەکە کردی بێتت عەزم و تەسمیمەکە ئەوە چییە؟ ئەوە دەردەکەوێت تۆ لە ناو چاکە ینی لێرە تۆ بوونت دەردەکەوێت چیت کەواتە ئەمەی کە ڕوودەدا ڕووداوەکان گرنگ نین بوونی ئێمە لە ناو ڕووداوەکانە ئاشکرا دەبێ ئاشکرابوونی بوونی ئێمە لە ناو ڕووداوەکانە مەوزوعە من خۆم دەبینمەوە چیم تۆش خۆت دەبینیتەوە چیت فەرزەن بۆ نمونە ئەگەر بە وەهمی شوێنێکی مەترسیدار دووسکەین کە ئەسڵەن خۆی مەترسیدار نەبێ بەڵام کۆمەڵێک کەس هەستکەن ئەم شوێنە مەترسیدارە ینی وا بیر تێگەیشت بن و لەناو عەقلیانە بێت لەناو مەترسیەکی گەوران ئەلێرا کەسەکان دەبێتە بوارێک ئەمە دەبێتە بوارێ بۆی دەرکەوێت کێ ترسنۆکە کێ ئازایە لە کاتێکا بوارەکە خۆی چییە؟ هیچ مەترسیەکیش لە ئارانیە